سەبارەت بە گەڕانەوەی حاجیانی هەرێمی کوردستان ئەوانەشی بە ڤیزای گەشتیاری حەجیان کردو و لە عەرعەر گیریان خواردووە چیەکرێت بۆمانە؟ ئەم پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ڕۆژگار جەعفەر ڕەسوڵ بەرپرسی ڕاگەیاندنی شاندی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بۆ پرۆسەی حەجی ساڵی 2024. بەڕێز ڕۆژگار سڵاوتان لێبێت، تۆم کاتتان باش. بە سەرەتاڵەوە دەست پێ بکەین، ئێستا کەی دەسەکرێت بە پرۆسەی گەڕانەوەی حاجیانی هەرێمی کوردستان؟ یەکەم وەجبەکەیە گەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاوی خوای گەورە لە ئێوەی ئازیز و لە بینەرانی خۆشەویستیش. بەڵێ سەبارەت بە پرسیارەکەی جەنابتان لەوە دەست پێ دەکەم. ئەم شەو یەکەم کاروانی گەشتی حاجیانی هەرێمی کوردستان لە شاری مەککەی پیرۆزەوە بەڕێ دەکەون لە ڕێگەی وشکانی بۆ هەرێمی کوردستان. لە دوو ڕۆژی داهاتوو ئەم کاروانە دەگاتەوە کوردستانی ئازیزمان و سەبارەت بەو هاوڵاتیانەی کە ئەمڕۆ لە سنووری عەرعەر گیریان خواردبوو، یەکێک لە هاوڵاتیەکان پەیوەندی بە ئێمەوە کرد کەوا بارودۆخیان زۆر خراپنا لەبارە، هەر بە زووترین کات ئێمەش لە ڕێگای نووسینگەی بەڕێز وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی ئەو پرسەمان گەیاندا بەڕێز دکتۆر پشتیوان سادق و بەڕێزیشیان ڕاستەوخۆ فەرمانی دەرکرد لە ڕێگەی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ئەوقاف لە شاری جەددە بە دووادەچوون بۆ ئەو هاوڵاتیانە بکرێت. خۆشبەختانە دوای هەوڵ و ماندبوونێکی زۆر و هاتنە سەرخەتی بەڕێز دکتۆر پشتیوان سادق لە ماوەی کەمتر لە 20 خولەک کێشەکە چارەسەر کرا. ئەوە بوو نوێنەرانمان توانیان ڕەزامەندی بەدەست بێنن بۆ ئەوەی کەوا حکوومەتی عێراق و هەم حکوومەتی سعودیا لەسەر سنووری عەرعەر بەدابینکردنی پاسی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی هاوڵاتیانە لەو تەنگ و چەڵەمەیە قوتاریان ببێت و بگەڕێنەوە باوەشی هەرێمی کوردستان. بەڵێ بەڕێز ڕۆژگارەوانە بۆ گیریان خواردەوە لە کاتێکدا بە ڤیزە گەشتیان کردووە بۆ ناتوانن بە شێوەیەکی یاسایی و ئاسایی بگەڕێنەوە؟ ئەوانە لە ڕێگەی چەند کۆمپانیا گۆکو ئەوەی کە ئەو هاوڵاتیانە بە ئێمەیان ڕاگەیاندووە لە ڕێگەی چەند کۆمپانیایەکەوە گەشتیان کردە بۆ وڵاتی سعودیا و چەندین هزار دۆلاریان لێوەرگیراوە. لە ئێستادا ئەو خاوەن کۆمپانیانە یاخود ئەو کەسانە خۆیان لێ بێبەری کردن و جوابی تەلەفۆنەکانیان نادەنەوە و لەسەر سنوور بەجیان هێشتون. بەڵێ کەوا بێت گەڕانەوەیان لەسەر ئەرکی خۆیانە یان لەسەر ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە بێ؟ بێگومان گەڕانەوەیان لەسەر ئەرکی خۆیانە، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی وەرگرتووە بۆ ئەوەی هاوڵاتیانە بە زووترین کات بگەڕێنەوە هەرێمی کوردستان. بەڵێ دوایین ئامار لەبارەی گیان لە دەستدانی حاجیانی هەرێمی کوردستان و یاخودەوانی بێسەر و شوێنن چەندە؟ بەداخەوە ئامارەکە لە بەرزبوونەوەدا حاجیانی هەرێمی کوردستان تاوەکو ئێستاکە یەک حاجی گیانی لەدەست داوە، ئەوەی کە لە ڕێگەی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیەوە گەشتی وڵاتی سعودیای کردووە بۆ فەریزەی حەج و هەروە ئەو هاوڵاتیانەی کە لە ڕێگەی ڤیزا جۆراوجۆرەکانەوە گەشتیان کردووە بەداخەوە بەم ئێوارەیە ژمارەکەیان بەرز بۆ 24 هاوڵاتی. بەڵێ هۆکار چییە؟ نازەم یعنی بۆتان دەرکەوتۆ یاخود ناکە ژماری زۆرینی ئەوانەی کە گیانیان لەدەستداوە ئەوانن کە بە ڤیزەی یەک ساڵی واتە لە ڕێگەی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیەوە گەشتەکەیان نەکردو بۆ ئەنجامدانی پرۆسەی حەج؟ بەڵێ ئەوە ڕوون و ئاشکرایە چەند جاری پێش باسمان کردووە. ئەوانێک کە لە ڕێگەی وەزارەتی ئەوقافەوە گەشتیان کردووە، تیمی پزیشکیان لەگەر بووە، کارمەندانی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بە بەردەوام هەر 50 حاجیە کارمەندێک و خاوەن کۆمپانیایەکی لەگەر بووە، لەگەر تیمێکی پزیشکی با بڵێن ئاو دابین کراوە، خواردن دابین کراوە، شوێنی مانەوەی خوێنک دابین کراوە، خزمەت گوزاریان پێشکەشکراوە لەبەر هەندێک ئەو حاجیانە سەلامەتتر بووینە و هەروەها ڕێنماییەکانی بەڕێز وەزیری ئەوقاف کە بەردەوام لەسەر هێر بووە تاوەکو زۆرترین خزمەت گوزاری پێشکەش بە حاجیانی هەرێمی کوردستان بکرێتن. ئەمە لە کاتێکدایە کەوا حاجیانی ئەو هاوڵاتیانمان کە بە ڤیزە جۆراوجۆرەکانەوە گەشتی وڵاتی سعودیایان کردووە لەم خزمەت گوزاریانە بێبەش بوون بەهۆی شەکەتی و ماندیبوون و زۆرمانەوە لەبەر تیشتی هەتا و نەبوونی خواردن و نەبوونی ئاو نەگەیشتنیان دەست نەگەیشتنیان بە تیمە پزیشکیەکان. ئەمە هۆکاری سەرەکی بووە بۆ ئەوەی کەوا ئەو هاونیشتمانیانەمان ببێتە هۆی گیانە دەستدانیە. بەڵێ لەو حاجیانی کە لە ڕێگەی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستانەوە گەشتیان کردووە، ئێستا هەیە کەسیان بێسەر و شوێن بێت؟ سوپاس و ستایش بۆ خوای گەورە، هەموو حاجیانی هەرێمی کوردستان کە لە ڕێگەی وەزارەتی ئەوقافەوە گەشتیان کردووە سەلامەتن. ئەمڕۆ بەشێکیان گەیشتنەتە شاری مەدینەی پیرۆز و لە ڕووی تەندروستیەوە زۆر باشن، لە ڕووی خزمەتگوزاریەوە زۆر باشن و هیچ حاجێک بێسەر و شوێن نەبووە، تەنها حاجێکمان نەبێت کە وەفاتی کردووە. بەڵێ کەی گەشتی گەڕانەوە دەست پێ کات بڕیارەکەی بگەنە ئێرە و گەشتی کام شەوە؟ بەڵێ ئەم گەشتێک کام شەو
بەڕێ دەکەوێت ئینشاءالله لە 2 ڕۆژی داهاتوودا خوا یار بێ دەگەنەوە هەرێمی کوردستان. بەڵێ ئەوانن کە بەڕێگەی پاس دێنەوە یان ئەوانن کە بەڕێگەی فڕۆکە دێن؟ بەڵێ ئەوانە بەڕێگەی پاسەوە دێن. ئەوەی کە بەڕێگەی فڕۆکەوە دێتەوە ڕۆژی 24 مانگ کاتژمێر 95 خولەک لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر یەکەم کاروانی حاجیان دەگاتەوە هەرێمی کوردستان. بەڵێ بەڕێز ڕۆژگار جعفەر ڕەسوڵ بە پرسی ڕاگەیاندنیشاندی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بۆ پرۆژەی حەجی ئەم ساڵ سوپاس کە لەگەڵماندا بووی لە مەدینەوە.